کاتێک هاوڕێتی دەگۆڕێت بۆ خۆشەویستی لەبەرخوا ئەمە زۆر گرنگ و مهمە. سەحابە بەم جۆرە هەوڵیان داوە ژیانی خۆیان خۆشترکەن، بەم جۆرە هاوڕێتیان کردووە. کاتێک کە ئەو کەسانی کە لە مەکەوە بۆ نمونە کۆچیان کردووە بۆ مەدینە، کاتێک ئەو کەسانی کە بۆ نمونە لێ قەوماو بوونەوە، ئەو کەسانی کە خۆیان لە مەدینە بوونە، خاوەنی شاری مەدینە بوونە، پێغەمبەر صلی الله علیه و سلم کەمانی کردووە بە هاوڕێتی. کە تەسەور بکە لە سیریا باسی ئەوە دەکات کە هەندێک پیاو هەبووە، دوو ژنی هەبوو یان سێ ژنی بووە، وتێتی ئامادەم ژنەکانم تەلاق بدەم و لە دڵ و دەروونم دەچێت توێکی کارمارەکەرەوە. سەی لەم هاوڕێتیە، لەم ڕێنیشاندانەیە، لەم کۆمەکیکردنە، لەم پشتیوانکردنە، ئەوە نەبوونی هونەری هاوڕێتیە. ئێستا برا بە یارمەتی برا نادا. ئێمە ڕەنگە بە ڕێزێک بڵێ دکتۆر جان تخوا ئەوەزگا کتێبێکی ترت بێنایە. ئەزیزەکەم، ئەگەر هونەری هاوڕێتی لە منداڵیەوە لە منداڵەکانمانە جێبەجێکەین، لە داهاتووە زوڵم لە براکەی ناکا، زوڵم لە خوشکەکەی ناکا لە میراتێکەیە وە کۆڵێ بڵێ تۆ کچی تو تازە شوت کردووە و بە میرات بە خوشک نادێن، ئێمە ئیسلام و مسلام نازانین. بەڵێ خەڵکێ لەم شاری سلێمانی و لە هەولێر و لەم کوردستانی خۆمانە دیناری نەداوە بە خوشکەکەی لەبەرەوەی بۆ لەبەرەوەی هونەری هاوڕێتی نازانێ، لەبەرەوەی لە ئیسلامەتی و دینداری تێنەگەشتووە. دەڵێت کچە و شووی کردووە و سیارە و خانی خۆیان نێ و من دینارێکی باوکم بە حیاتی نادەم بە کچبی بابی کاتە دەستی زاوە. وازی لە ئیسلامی ناوە بەلایانی کەمەوە لەم کاتەیە من زۆر جار بوو کەسە دەڵم کاکە واز لە ئیسلامەتی و دینداری بێنە کاکە، ئەگەر ئەوەش تەطبیق ناکە ئەی هاوڕێتی، ئەی تۆ لەگەڵ ئەم خوشکەی خۆ تا 20 ساڵ 30 ساڵ لە ماڵێکا پێکەوە بوونە، نان و پیاز و کۆڵێت خەوتن و هەسانتان پێکەوە بووە، هەر وەکو هاوڕێ زوڵمی لێ مەکە. سیرەکەم تۆزێ وەستێ وڵا بڵێم چی و دکتۆر و وڵا خۆ قسەکەش جوانە وتومە کاکە گیان لە خارج خۆ زۆر جار کابرا یان هەندێک وڵات تێشەرت نییە ئیسلامەتی و دینداری پێگەشت بێ یان بە ئیسلامەتی و دینداری تەطبیقکە، بەڵام ویژدانی قبوڵ ناکات کە چەند ساڵ لەگەڵ ئەما بۆ زوڵمی لێ بکە. ئێستا تۆ برایەکی پێنج فەرزە نوێژەکەیت و ئامادەی زوڵم لە براکەت بکەی، یان بەعکسەوە خوشکێکی ئامادەی زوڵم لە برا بچکۆلەکەتان بکەی، یان هەردووکتان ئامادەن زوڵم لە دایک و باوکتان بکەن، بەداخەوە ئێوە هونەری هاوڕێتیتان جێبەجێ نەکردووە. چەند ساڵە نەت هەوڵتان نەداوە لەگەڵ دایک و باوکتانە ببن بە هاوڕێتی. بۆیە لە لاپەڕە هەژدەیە دەڵێت، لاپەڕە حەڤدە و هەژدەیە دەڵێت هەندێک جار هاوڕێتی دەگاتە خۆشەویستی بۆ خوا و دەگاتەوەی کە بەڕاستی ئەمە گرنگە، بۆش بۆ خۆیشی ئەمە خاڵێکی زۆر گرنگە. ئیسلام هانی ئەمەمان دەدات کە من هاوڕێی تۆ بم، تۆ هاوڕێ بی لەبەر خوا. بۆی ئەگەر مەسلحەتێکی لەگەڵ منە نەبوو، ئەگەر من زۆر خێرم بۆ تۆ نەبوو، ئەگەر زۆر قازانجم بۆ تۆ نەبوو، ئەگەر زۆر پارەم تیا سەرف نەکردی، ئەگەر نەمتوانی زۆر داوەت و داوەتکاری و کۆڵی ئاوا بڕغی توورکردنەوە و دایزدانە لەگەڵ منە نەبوو، و یاخود من بۆ نمونە ژنم هێنابوو، نەک تۆ بڵێ مە هاوڕێتی ناکەم. زۆر جار بەداخەوە ئێمە لە زانکۆی ئەم شتانەمان بینیوە بیستووە، ئەو بۆ هاوڕێتی و کچە ناکە ئەخە کاک تۆ شووی کردووە، کەواتە تۆ ڕاست ناکەی لە هاوڕێتی، تۆ بە تەنها کچێک دەوێت کە شووی نەکرد بێت، کە پڵاندنی لەگەڵا بکەیت و وە کۆڵێت دەستی خۆتی لەگەڵا گەرم بکەیتەوە و سێڵفی لەگەڵا بگری. ئەگەر نام ئافرەتە بەڕێزە شووی کردو منداڵیشێ، ئێستا پێویستی بۆ ئێوە هاوڕێتی بکەن، جاجار مەرجەمەی بدەنێ، جاجار کتێبی بدەنێ، جاجار شتەکانی بۆ کورتکەنە، چکەمە مەسئولیەتی پیاوی لەسەرە، مەسئولیەتی مناڵی لەسەرە، مەسئولیەتی عایلە و خەسوو و غەزور و خانەوادەکەی لەسەرە. کەواتە تۆ ڕاست ناکەی لە هونەری هاوڕێتیە، خۆت بە موسڵمان دانەی، خۆت زۆر بە جدی دانەی، خۆت زۆر بە دیموکرات دانەی. ئەمە قسەیە کە بەڕاستی ناچێت بەگوێی هیچ کەسێک کات، چونکە تۆ ڕاستگۆ نیت.